سڵاوتان لێبێت ئەم جارە لە بەرنامەی چ باسە باس لە بازاری پرۆژەکانی یەکەی نیشتەجێبوون لە نێو هەرێمی کوردستان دەکەین کە وەک دەبینن دایان پرۆژەی جۆر بە جۆر لە هەولێر سلێمانی دووهۆک دروست دەکرێت. دەمانەوێت بزانین ئێستا کاتی ئەوە هاتووە چینی مامناوە لە نێو هەرێمی کوردستان بتوانێت ئەم پرۆژانە بکرێ هاوکات باسی ئەو پرۆژانەش دەکەین کە لە ڕابردوودا پارەی خەڵکیان خواردووە یاخود پارەی خەڵکیان لایە بزانین حکوومەت و دەستەی وەبەرهێنان چه چارەسەرێکی بۆ ئەو پرۆژانە و خاوەن پرۆژەکان داناوە. ماوەیە کە ئەم هاوڵاتیانە پەیوەندی بە ئێمەوە دەکەن دەڵێن کێشەیەکمان هەیە چەندین جار میدیاکانیش لە کوردستان باسی کێشەی ئەوانی کردووە بەڵام دەڵێن کێشەکانیان چارەسەر نەبووە پەنایان بۆ کوردستان 24 هێناوە دەڵێن بەڵکو لە ڕێگای ئێوەوە ئەو کێشەیەمان چارەسەر بێ بزانین کێشەکەیان چێ ماندوو نەبی ئێوە دەبینم ژمارەیەکن دەڵێن گرفتمانێ گرفتەکەتان بە چ شێوەیەکە بەڕێز ئەم پرۆژە لە کۆتایی ساڵی 2020 دەستی بە فرۆشتن کرد و دەبێت ساڵێک پێشێ ساواتە کۆتایی ساڵی 2022 تەوە باە بەڵام لە ئێستادا نەک تەنهاتەوە نەبوو بەڵکو ئیشیشی ڕاوەستاوە بە سای خۆتان دەبین یەک عمل ئێستا نەئیش بکاتن بۆیە ئێمە داواکارین کە ماف بگەرێتەوە بۆ ئەو خەڵکە ئەو مەشروع دەست پێ بکاتەوە خەڵک لێرە شتێکی کردووە مافی خۆیەتی بەخوا خەڵک لە ساڵی چەند بوو لە کۆتایی 2020 بەڵێ ئەوەی دەستەی وەبەرهێنانە بەڵێ مۆڵەتی هەیە چەند پارەت داوە لێرە شتۆقەکان بە 2 دەفتەر و نیو هەتا 5 دەفتەر فرۆشترایە لە 75 مەتری هەتا 105 مەتری یەک ژووری 105 مەتر بە 2 دەفتەر و نوێی نا 105 مەتر بە 4 دەفتەر خەڵک کڕوێتی لێرە یعنی بۆ یەک مەتری 4 گۆشە ئەتوانی برێن $300 تا $400 چێ فێڵی کردووە چێ ینی گرفتەکە لە چێ لە خاوە پرۆژەیە لە عقاراتە لە چێ خاوەن پرۆژەکەی چۆنە سێ شەریکنمانە یەکیان ناوی من چەند جار پەیوەندیم پێوە کردووە یەکێکتریان ناوی وابزانام ئێستا خەرزاری جەماعەتی ئێرانە داوای پارەکەی لێ دەکەنەوە 2 میلیۆن 3 میلیۆن دلار حەقی 6 قەرارە لێرە ینی ماوەدی هێناوە ماوەدی هێناوە نەیان داوا بۆ پرۆژەی فەشەلیینە لەبەرەوەی پارەکان خواردوە قوربان چێ خواردوێتی بەڵێندەرەکان بەڵێندەر خاوەن پرۆژەنا بەڵێندەر یعنی ئەو بەڵێندەرێ ئەو شەی گرتووە پارەی لە خەڵک وەرگرتووە باشە بە سیستەم لەو بۆ بەڵێندەر ئێمە سێ شقەمان تەزیل کردووە بە نەقدی پارەکەمان داوە چەندتان داوە تقریبا 11 دەفتەر و نیومان داوە 11 دەفتەر و نیو ئەم بەڕێزە لە بەغداوە هاتوونتە جای من بەغداد ئەمە لە ئەمریکاوە ئێستا گەڕاوەتەوە بۆ ئەوەی لەگەڵ لە هاوکارەکانی برادەرەکانی کڕیارەکان ئەو کێشەیە چارەسەر بکات شكون دفعت انت؟ أنا دفعت 8 شدات ونص 8 شداد ونص وقربي من فرنسا 8 شدات ومن السويد همينا 6 شدات تقريبا احنا انا قربي واصدقائي اجينا عن طريق الترويج الاعلامي شفنا قالوا هذا سالنا على هذا المشروع قالوا شركه كار فاحنا اطمئنينا بالبدايه باش ئەوە دەڵێ من لەگەڵ هاوڕێکانم بەیەکەوە 14 دەفتەر و قسوور شوقەمان کڕیوە گوتیان لە ڕێ یەشێک لە کۆمپانیا ناودارەکانە لە ڕێ ڕیکلامەوە قەنەعەتم بۆ دروست بوو ئەو پارەیەم داوە بەسکاڵاشی کردووە لە دادگاکانی هەرێمی کوردستان دەیەوێ مافی خۆی بگەڕێن هەستە تريد الفلوس لۆ تريد الشقة احنا نريد حل ئەوان دەڵێن ئێمە بە دوای چارەسەرین دەمانەوێت چارەسەر بکەین تۆ خەڵ چێن دەرێت خەڵکی ئەو لێرە تۆ شقەت کڕیوە بەڵێ دوودانە شوقم کڕیوە دوودانە چەند مەترە 75 مەترە چەند پارە داوە وەڵام نزیکەی 6 دەفتەر 6 دەفتەر داوە بەڵێ کاش ئەتو بۆ خۆت چیش دەکەی ئەمن کاسە بۆ چەند دەبی و پارەت داوە وەڵای نزیکەی تقریبی ساڵێک و نیو دەبێت ساڵێک و نیو بەڵێ زۆر کەس قسەی کردووە چارەسەر نەبووە بەخوای چەند جارە دێن هیچ خەتا لە چێ خەتا لە چێ خەتا دەوی لە ئیسماری بی بۆ لەبەر ئەوەی شوقەکی ئاواکرایە بە بێ زەمان زەمان نییە هیچ زەمانەکی نەخەواندووە ئەگەر ئەوە زمانی خەوان باە با هەرات باە هیچ مشکی لەمان نەبوو دەبای لێ زەمان قانونی ئێستا دەڵێ دەبێت خاوەن پرۆژە زەماندا ئەی تەوانەی چۆن ئەی بەبێ زەمان دەبێت و بینە ناوزەرگی هەولێری نیای زەمانی دانێنا دڵنیام خاتون تۆ شوقت کڕیوە بەرێ
چەند دەبی؟ سێ شقم کڕیات تقریبا ساڵک دەبی 1 ساڵە چەند بەڵێ. پارەت داوە؟ وڵای 11 دەفتەر و 6 وەرەقە چ وای لێ کردی لێرە پرۆژە بکڕیت؟ والله سێ متعاهد بووم باسییان کرد کە جێی باشە و کوالتی باشە و هەرزانە مۆڵەتی هەیە؟ مۆڵەتی هەیە بە پرسیاری نەقدێ. مۆڵەتت کردیان هەر یەکسەر پارەتدا پرسیارم کرد عقدم هەیە گوتت ینی بزانێن حکوومەت دەستەوە بەرهێنان مۆڵەتی داوەیە ناو پرسیارت کرد ناوەڵا و پرسیار نەتکردووە بەڵام مۆڵەتی هەیە ئێستا مۆڵەتی هەیە و ئەوان ویان گۆگوتیان چێ ئەوان چێ؟ عقدی ڕسمیان بۆ کردێت ئەوەی کە پارەکەم تەسلیم کرد و بە ناوی وی کە لێم کڕیێس نووسنگە بوو یان شوێنی تر بوو نووسنگەک بوو لە ئەوەی ئیتاقەریە ئیتاڵی ئێستا داوای چی دەکەیت تۆ چارە سەرێ و کێشە وەڵا داوای ئەوەی دەکەم یان پارەکەم بدەنەوە یانیش شوقەکان تەواوکەن تەواوکەن بەڵێ. باشە تۆ دەڵێ چی بوو والله برام ئەم نیشکڕیتم بەس ئەو شتە زۆر بە زەحمەت چارەسەربی لەبەر ئەوەی شوقەی تێدا 2000 فرۆشایە بەخۆی 590 شوقی لەوانەیە 800 شوقە فرۆشابی چێ و کاری کرد والله جەماعاتی ئەو مەشروعی کردیتیان شوقە دووبارە فرۆشایە ئەخر بەڵێن دەرە خاوەن پرۆژەیە هەمویان شریکن هەمویان ئاگان لێ کە ئاگادار بە ئێستا ئەمن خانیەکی دەکەم ئاگام لێنی وەسایەکەی من چ دەکاتن ئاگام لێنی مهندسی من چ ینی دەکاتن بەڕایی تۆ هەر لە هەمویان سەرتاوە لەسەرها لە خۆریەوە دەستیان بە قەردی کردیا دیارە هەندێک کەس خانوشی فرۆشتەوە بەڕێزە پێشتر باستەوە کرد خانوت فرۆشت بەێ خانی خۆم فرۆشتی دەست بە مقابل بە عفشقە وەرگرم عفشقەشم لێ کڕێل و خێرێ استفادە لێ بکەم کەچ دیات چەند پارەدان بای 6 دەفتەر 6 دەفتەر بەڵێ. خانی ماڵ خۆت شوێنی ژیانت فرۆشتە هەموو دەزان جەماعەتی شەریکەی سایت دەڵێن هەموو دەزان خۆ دەستکەی نەکردێ بەزی تۆ وەڵا هەیە دوو دەستی کردی هەیە سێ کردی هەیە چاری کرد خانی خۆم فرۆشت ئێستا چون بۆکەم بام دانیشتم مشی گەنج هەموو سکاڵاتان کردو هەموو کردیتم ئەم شقام هەیە 2000 فرۆشرا لەک نەم نەف بەنای منە محەممەد ڕەمەزان محەممەد 2000 فرۆشرا نووسنگی عقارت هەیە ماوەیەکە کاری تێدا دەکەێت باش دەگوترێت 1 متر 4 گۆشە لە یەکەی نیشتە جێبوون 400 دلار ئەمە تا چەند ڕاست بەخۆی کاکامران پرۆژە لەگە پرۆژە فەرق دەکات و لە هەمان کاتدا موقع لەگە موقع فەرق دەکات و لە هەمان کاتە کوالیتی پرۆژەکان فەرق دەکات باش. هەندێک پرۆژەمانەیە لەسەر خاوەن پرۆژەکان لەوانەیە مەتری 400 دلار بۆستێت و لە هەمان کاتدا لەوانەیە هەندێک پرۆژە تریشمان هەیە مەتری 1000 دلار بۆستێت و سەروی 1000 دلار بۆستێت باش لێرە بۆستی لێ 400 دلارەکە لە بازار بە چەند دەفرۆشێتەوە 400 دلارەکە حسب خاوەن پرۆژەکان عادەتەن مەسەرەن هەمانە بە 506 دلار دەفرۆشێتەوە هەمانە بە 650 دلار دەفرۆشێتەوە و هەمانە بە 700 دلار دەفرۆشێتەوە 400 دلار بەڵێ. لەسەری وەستاوە بەڵێ. بەڵام هەیە 300 دلار تا 300 دلار قازانج دەخات بەڵێ. بەڵێ. پێتوانیت زۆربی پارەکە ینی شتێکی بۆکو بڵێ شەرعی و قانونیە لە نێو بازار یەکەیەکی نیشتە جێبوون 1 متر مربع 300 دلار کەسەکە قازانج بە ئاساییە ئەکید ئاسایی نییە و سعرەکەشی زۆرە چکە ئەمە تا بتوانین ینی یارمەتی خەڵکی هەژار بدەین ئەوە هێشتا هەرکەمە بەڕاستی کاکامەران پێمان باشە ینی سعرەکان کەم بکرێتەوە بەڕاستی بۆی هەموو خەڵکێک هەموو تاکێکی خەڵکی کوردستان بتوانێت ببێتە خاوەن یەکەیەکی نیشتە جێبوون لە شاری هەولێر دەڵێن نووسنگەکانی عقارەت تەحکوم بە بازار بەڵێ کاکامەران ئەکید 100% ئەو شتە هەیە لە کاتێکدا نووسنگەکانی عقارات ئیسفادە دەکەن لە کاتێکدا کە خاوەن پرۆژەکان هەموو یەکەکانی نیشتە جێبوون دەفرۆشێتن باشە ئێستاهەیە بەو شێوەیە لە هەندێک پرۆژە بڵێ لە هەندێک پرۆژە ئێستاکە خاوەن پرۆژەکان هەموو یەکەکانی نیشتە جێبوونیان فرۆشتووە ئەوەی ئێستاکە ئەکم بە بازار دەکاتن دەتوانم بڵێن بە یاحشاریەوە بەشێک لە عقاراتەکانە بازار چۆنە بازار بە قەنەعەتی من وەکو نرخی زێر و معاملەکانی تری ئەوەی کە ڕۆژان دەیانبینین بەرزی و نزمی هەیە لە ئێستادا لە کاتی ئێستادا بازار نزمە و دەتوانین بڵێن وەستاوە نەک نزمە حرەکەی تێدا نییە باش سەردا بەزیوە سعر وا بە ئاسانی دانابەزێ واش بە ئاسانی بەرزیش نابێتەوە سعر لەو شوێنەی کە بازار ئەوەستێ یان نزمە بێتەوە سعر ئەوەستێ دەگوترێت یەکەیەکی نیشتە جێبوون 400 دلار تەکلیف دەکات بەڵام لە بازار بە 1000 دەدرێتەوە خەڵک بۆ دەڵێ چی کاکامەران بە هەمان شێوە پرۆژە هەیە لەوانەیە 700 تا 800 دلار هاتوۆتە بازار ئێستا تێتی بە 500 دلار هەیە بەڵێ یان شکاوە بازێکی نەبابێن شکاوە ئەو شوقێ یاخود ئەو پرۆژەیان هۆکارێکی بووی کە سعرەکەی بێتە خوارەوە بۆ نمونە پرۆژە بەنامە پرۆژە
کە پێی دەڵێن مردوو لە بازاری ئێستادا کە ئەو شوقەیە کەم ڕەواجی ئێستادا کەم ئەفرۆشرێ یان وەستاه و ماوەی زۆرە بۆ ئەرزانراوە ئیجبارە خاوەنەکە کەمتر بیفرۆشە یاخود باڵێن زەرەی لێ بکە. لە نێو هەرێمی کوردستان بە تایبەت هەولێر کە پایتەختە بەدەیان پرۆژەی جۆر بە جۆری وەبەرهێنان دروست کراوە. ئاگادارن ینی لە پێشوودا هەندێک لە پرۆژەکان بەهۆی کۆمەڵێک هۆکارەوە وەستا، بەڵام هەندێک پرۆژە خۆشبەختانە سەرکەوتوو بوو ڕەواژێکی باشیە بوو. کاک ڕێباز کە یەکێک لە خاوەن پرۆژەکانی سەرکەوتووی شاری هەولێرە حەزم کرد وەکو خاوەن پرۆژەیەک لە نزیکەوە هەندێک زانیاری لێ وەربگرم. کاک ڕێباز ماوەیە کە ئێوە پرۆژە جێبەجێ دەکەن لە هەولێر، پێم بڵێ ئێستا کڕیارتان چێە؟ کاکابەران لە پێشدا ئەگەر باز بکەین بەهۆی هەندێک زروفی ئاسایشی و ئەمنی لە وەسەت و جنوب زۆربەی کڕیارەکان عەرەب بوون، بەڵام لە ئێستادا زۆربەی کڕیارەکانی پرۆژەکانی نیشتەجێبوون هی هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستانن، یعنی بە چاوەکی عام ئەگەر تەماشا بکەین کوردی خۆمانن، خەڵکی خۆمان. بەڵێ بەڵام بەشی زۆر ئەو کەسانەی من دیدارم لەگەڵ کردوون لێدوانم لێ وەرگرتوون دەڵێن یەکەکانی نیشتەجێبوون یەکجار گرانە، لە توانای ئێمە نییە، لە توانای خەڵکی فەقیر نی. بەڵێ یەکەی نیشتەجێبوون کە بە گرانی باز دەکرێت ئێستا لە پرۆژەی شوقەکان پرۆژەی درێژخایانی قستی هاتێتە پێش. ئەگەر ئەو کەسانەی بیانەیە ببنە خاوەن ماڵێک لە شوقەبیت لە هەر مەترێکدا دەتانم بیکردن بە قستێکی درێژخایان، یعنی زۆربەی پرۆژەکانی هەولێر بە تایبەت و هەرێمی کوردستان بە 150 هەتا 60 دەبێ خاوەن شوقە و نیشتەجێبوونی خۆت لە پرۆژەکە باقیەکەی کە بە ئەقساتی مانگانە دەدەی قستی درێژی لەسەر پێ دوای لە قازانجی فەقیرە لە قازانجی فەقیرە، بەڵام ئەو فەقیرێکە نا بە زمانی ئەوەی کە قسەی بکەی ڕەنگە پرۆژەی پێشتر هەو بە جێدێبی لە حکوومەتی هەرێم کە جێبەجێ دەکرێت بە ناوی کرێتیات ڕەنگەوە خزمەتی وان نەکا، بەڵام خزمەتی چینێک دەکا کە هاوسەرگیری تازن یان دوو کەسن بەهۆی فەرمانبەری یان پرۆژەیەکی لە کەرت تایبەت ئیش دەکەن بە بوچەی هەردووچیان دەتانە ببنە خاوەن پرۆژەیەکی یەکێکی نیشتەجێبوون باش. دەڵێن زۆربەی خاوەن پرۆژەکان ئەوەی ئێستا لە کوردستانە پارەیان نییە، ئەوەی کە دەیکەن پارەی خەڵکە. ئەما تا چەند ڕاستە؟ 75 قسەکەت ڕاستە، ئەو قسەیە تەواوە، چونکە زۆربەی لەگەڵ ڕێزم لۆ هەموو برادرانی وەبەرهێنەر و پرۆژە وەبەرهێنەرەکانیش ئەگەر دەست بە پرۆژەکان دەکەن بودجەیەکی تایبەت بە دروستکردنی پرۆژەکە حیساب ناکرێت، وا بیر دەکرێتەوە کە لەسەر جیرفانی فرۆشتنی مارکێتینگی فرۆشتنی پرۆژەکەی ئیشەکانی جێبەجێ بکە، بەڵام لە ئێستادا ئەگەر زروفەک دێتە پێش دەبێتە هۆی قفڵبوونی ئەو پرۆژانە بە تەواو نەکراوی دەمێننەوە، وەکو ئێستا کە باز دەکرێت کە زۆربەی پرۆژەکان هەیکەلن. باشە دەڵێن قازانجێکی زۆر دەکەن خاوەن پرۆژەکان، شوقەیەک دروست دەکا مەتری چوارگۆشە 400 دلارە بە 1100 دلار بە 1000 دلار بە 900 دلار دەیفرۆشێتەوە. ئەما تا چەند ڕاستە قازانجەکە بەم شێوەیە؟ بڵێ لە زۆنی زێر کە لە هەولێر ناوی لێنراوە ئەگەر جەنابەت باسی ئەوێ بکەیت کە مەتری شوقە لە 1000 دلارە دەکرێت بڵێن ئەو قسانە ڕاستن، بەڵام وەبەرهێنەر ئەگەر هەر پرۆژەیەک جێبەجێ دەکا پێش ئەوەی چاوی لە قازانجی زۆربی دەبی چاوی لە سومعەیەکی زۆربی پاشان قازانجەکە. ئەو پرۆژانێک کە لە هەولێر جێبەجێ دەکرێن ئەگەر بەسەرکەوتووی تەواو بکرێن و خەڵکەکە تێیدا نیشتەجێب بێ خۆی ئەوە قازانجێکی گەورەیە، چونکە لەو حاڵەتەیدا ئەتومافی کەس و هیچ کەسێکی بەشداربووی پرۆژەکەت نەخواردۆ کلیلەکەت ڕادەست کردووە، بەڵام قازانجێک گەورەکەی خەڵک ئێستا ئەوەی دەبینی لەسەر پارە نییە، لەسەر ناوبانگ و سومعەیە لە بازار. ئەتوەگە پرۆژەکە تەواو کرد تەسلیمی خەڵکت کرد ئەوە قازانجێکی گەورەیە، بەس ئەوەی کە جەنابەت دەڵێن لە ناو خەڵک باوە کە پارەیەکی زۆر وەبەرهێنەر قازانج دەکا لە زۆنەکاندا جیاوازە، بەو پارەیە نییە کە جەنابەت تازە ژمارەیەکت باس کرد بفرۆشرێ. باشە و کوالەتی جێبەجێکردنی پرۆژەکانش یەکلاکەرەوەی قازانجەکەت دەبێت ئایا هایکۆست جێبەجێ دەکەی یان لۆکۆستێکی نزم کە بە زمانی بازاری دەرێن تەواوکردنی بازاڕی و ئەوە هەر بۆ ئەوەی پرۆژەکە تەواو بێت. باشە حکوومەت زەویەکە بە بەلاش دەدات بە خاوەن پرۆژە؟ ڕسوماتێکی هەیە لە بەرامبەر حکوومەتدا دەبێت پارە بدەیت. زۆریان کەم؟ ئەوەندە زۆر نییە. ئەوەندە زۆر نییە. بەڵێ. بەڕێز مەلا یاسین ئێوە وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی هەرێمی کوردستانن، یعنی زۆر کەس پرسیاری ئەوە دەکات دەڵێ کاکە ئەو وەبەرهێنەرانە لە هەرێمی کوردستان
بۆ ئەوها مامەڵە لەگەڵ خەڵکی کوردستان دەکەن حکوومەت زەویان پێدەدا بە مەبلەغێکی یەکجار کەم پارەی خەڵکە وەردەگرن لە پرۆژەکان سرف دەکەن بۆچی ئێستاکە لە کاتێکدا کە قسە لەسەر ئەوەیە دەڵێن یەکەکان وەکو پێویست نافرۆشتێ بازار وەکو پێویست نییە یەکەکانی نیشتە جێبوون هەرزان ناکەم من لێرە ڕایگەێنم ئەو ژمارە مۆڵەتەوە ئەو مستەسمیرانی کە دەستیان پێکردو تازە چونکم ئێستا مۆڵەت وەک جاران نییە سیاسەتی سەرۆکایەتی ئەنجومەنی باڵای و بەرهێنان کە ئێستا زۆر بەڕێز کاک مەسرور بەرزانی سەرۆکایەتیەکات لەگەڵ ئەندامە بەڕێزەکان و جێگرەکەی ئاگادار بە وەک جاران نییە هەر کەسە بێ بە ئارزوی خۆ مۆڵەتێکی دەستکەوێت ئێستا مۆڵەت بە بەلاژ نییە ئێستا کە تۆ مۆڵەتی وەرێگریت ئەبێ کۆمەڵێ پێوەر و کۆمەڵی معایر هەیە جێبەجێ بکەیت دوایی کە مۆڵەتەکە بەدەستەوەیە ئەمە مۆڵەتێکی بێئەرزش نییە ئەبێت تۆ بچی جێبەجێ بکەیت چونکم لە بەرکی خۆت بۆت خرج کردووە ناگێتە مۆڵەت بە ئاسانی و لە لایەکی ترەوانێ کاتێک کە تۆ زەویکی بە وەرت گرتووە چەند ماوەیەکی زۆر ئەم زەویە سیاجە کردووە مەصرفت یاکرێت پرۆژەکە جێبەجێ بکەیت کە پرۆژەکەش جێبەجێەکەی مەجبوریە بێ بازاری بۆ پایەکە بێت تەسویق بکەیت و بەرهێنەرەکانی ئێمە ئەبێ شێوازی تەسویقیان بگۆڕن ئەبێ ئەوە بەرانەی کە ئێستا هەیەە بۆ ئەوەی کە یەکەکانیان بفرۆشن ئەبێ بیگۆڕن چونکەم ئەم بازارە ئێستا سەرڕاوی وەک بۆم باس کردی ئەمە بەدەست خۆمانێت تەنها بازاری هەرێمی کوردستان وانە بازاری ناوچەکە بە شێوازێکی گشتی وایە بەڵام لە هەرێمی کوردستانە ژمارەی مۆڵەتەکان ژمارەی کە نیشتە جێبوونەکان ژمارەی پرۆژەکان وامان پێڵە دەبێەوە بەرهێنەرەکان بەڕاستی تر واز لێبێنن لە مەترێک بینایە 300 دلاری تێچێ بێن بە 1000 دلار ئەوە دلاری بەڵێ ئێمە لەو کۆستەکانمان 300 دلاری تێچێت میدیەم کۆستەکانمان 400 تێچێ های کۆستەکانمان 500 بۆ 600 تێ بزاران چۆنمانە فرۆشت بۆ زانیاری بەڕێز باشە بەس بۆ ئەو جیاوازی هەبوو بەڵێ بۆت باسکەم پرۆژەمان هەیە لەم هەولێری پایتەختە لە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری لە دووەکی پایتەختی بازرگانی حەزەکەم زانی پرۆژەمان هەبووە تێچوونەکەی تەنها 400 دلار و بە 1400 دلار فرۆشراوە بە 1100 دلار فرۆشراوە بە 1200 دلار فرۆشراوە بە 900 دلار فرۆشراوە کەمەکەی بە 700 دلار فرۆشراوە بەڵام ئێستا بەڕاستیوانەی کە یەکەی نیشتە جێبوون دروزەکەن شوقەی دروزەکەن 40,000 دلاری تێچێ لەمە دووە ناتوان بێن بە 80,000 دلار بێن بە 90,000 قازانجەکە بۆ چێ بوو لە ڕابردوو وەبەرهێنەر ئەوەی کە ئەمە ئەو مەجموعەوە بەرهێنەر دەڵێن نووسنگەکانی عقاراتیش ڕۆلیان هەیە ئەوانش قازانجی باشیان کردو بەڵام کاکە من ڕەفیقم هەیە لە بواری میدیایشی کردووە بۆ نمونە ڕەفیقم هەیە لە بوارێکی ترایشی کردووە لە شوێنەکە ئەو ئیمکانێتی کە هەی بووە مەحدود بووە 200,000 دلاری هەبووە بەڵام دوایەوەی کە پرۆژێکی بەدەستێناوە ئێستا سەحەبی 10 میلیۆن دلار واتە لەگەڵ جیاوازی مابینی ئەم شخصە و ئەم شخصەی دوێنێ کە خەوانی 200,000 دلار بوو ئێستا بۆ بە میلیۆن لەر و من ناچارم لە لای خۆم لێکێتی و بەرنانی کوردستان ناوی بخەمە ڕیزی میلیۆن دەرەکانەوانێ چی بوو بەدەستێنانی مۆڵەتێکی پرۆژەی نیشتە جێبوون بوو بۆیە من ئەمە ئەڵێم شەرتیش نییە هەموو ئەوانەی کە لە ڕابردووە قازانجیان کرد ئێستا خاوەنی پرۆژە بن و ئێستا ئەم دقی کە ئێمە ئەم بەرنامە پێشکەشەکەین ئەوان هەنێکیان قازانجەکان خسوە بەرکی خۆیان و ئێستا ڕۆشن لە شارەکانی تری عێراق پرۆژە جێبەجێەکەن قازانجەکەی ئێران بردووە لە عێراق ئێستا بەڵام ئەوانەی کە تازە هاتوونەتە پێشەوە بەرهێنەرە گەنجەکان کۆمەڵەوە بەرهێنەر کە ئێستا پرۆژان بەدەستێناوە چەند مانگێک لەمەوە پێشەوەی کۆبوونەوە پڕبایەخەکەی لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ئێمەی وە بەرهێنەران پێش ئەوە ئاگادار بە ئەوانە لە دۆخێکا بوون بەڵام دوای کۆبوونەوەکە لە دۆخێکی تران بۆ مۆڵەتەکانمان هەمی مزاکرە لە ئەنجومەنی باڵا بەرهێنان دکتۆر چەند پرۆژەیەک لە کار وەستا بوون لە کابینەکانی پێشوو ئێستاش لەم کابینێت چەند پرۆژەیەک لە کار وەستاون بە تایبەتی پرۆژەی کەپیتاڵ ئێوە چۆن چارەسەری ئەو کێشانەتان کردووە چیتان کردووە بۆ چارەسەرکرد طبعا بەشێکی زۆر لەو پرۆژانەی کە لە ماوەکانی ڕابردوڕا وەستا بوون دەست بە کار بووینەوە بەشێکی زۆر کەمیان ماوە کە مەشاکلەکانیان چارەسەر نەبووینە ئەویش بە حکمی هەندێک زرۆف کە لە دەرەوەی دەسەڵاتی وەکو دەستەوە بەرهێنان و هەندێک لە فەرمانگەکانی حکوومەتە ئەگەر نە بڕیار دراوە بڕیاریشە هیچ پرۆژەیەک لە کارکردن نەوەستێ پێویستە بەردەوام بێبوونمونە لە دۆک تووشی نەکێشە بوون لە هەندێک پرۆژە جنابی سەرۆک وەزیران خۆی تەدەخلی بابەتەکەی کرد لژنەیەکی باڵا دروست بوو بۆ ئەم بابەتە بەشێکی زۆری کێشەکان چارەسەرکردن بۆ کاپیتالیش لە قوناغەکانی کۆتایی دەست پێکردنی و بەرهێنەرین کە دەست بە کارەکان بکاتەوە و دەست پێ بکە ئینشاءڵڵا ئەو کێشەیە کە موقەتەن دروست ببوو ئەو کێشەیە لە ماوەیەکی زۆر نزیکدا کۆتایی دێتن دەتوانێت دڵنیایی بە خەڵکی کوردستان بدەن کە مافیان نافەوتێت هەموو ئەوانەی پارەیان داوە
بە پرۆژەکانی و بەرهێنان پارەکانیان بۆ دەگەڕێتەوە یاخود یەکەکانی نیشتە جێبوونیان پێدەدرێت بە دڵنیایی هیچ ئینشاءالله هیچ هاوڵاتیەک ئەو پارەی کە بە یەکێکی نیشتە جێبووندا پارەکەی بە فێڕۆناچی و دەبێتە خاوەنیەکەی خۆی. دکتۆر زۆر جار هاوڵاتی گلەیی دەکات دەڵێ حکوومەت بە شتێکی ڕەمزی زەویەکان بەوە بەرهێنەران دەدات و زۆر بەشێکیش لەوە بەرهێنەران بە پارەی خەڵک پرۆژەکانیان تاو دەکەن گلەیەکان ئەوەیە بۆچی دەستێ و بەرهێنان کاریگەری لەسەر دیاریکردنی نرخی ئەو یەکانی نیشتە جێبوون نیە بە شێوەک لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت. طبعا ئێمە پێوەرمان هەیە بۆ نرخ لە هەموو فەرمانگەکانی ئێمە پێوەرێکی تایبەت بۆ نرخ هەیە ئەگەر پرۆژەکە پرۆژەیەکی با بڵێن های کۆست بێ ئەوە نرخێکی دیاریکراوی هەیە پرۆژەیەکی لۆ کۆستیش نرخێکی دیاریکراوی هەیە زۆرجار لەسەر چەند دۆلارێک بۆ مترێکی دیاریکراو مناقشەیەکی زۆر لە بینی دەستە و لە بینی فەرمانگەی شارەکان دەکرێت تا کەم بکریان زیاد بکرێتن بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن بیکڕن بەڵام بەگشتی لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان نرخەکان زۆر دابەزیون ینی لە بازاریش دیارە کە نرخی ئەو نرخی کە تەزبیت دەکرێت لەسەرەوە بەرهێنەران دابەزێنراون بۆ حدێکی دیاریکراو و طبعا لەگەڵ جێبەجێکردنی چەندین پرۆژەی تر کە ئێستا لە قۆناغی ڕایکردنی وڵاتدان لە هەرێمی کوردستان لە هەموو شارەکان هەر لە زاخ و تا دەگەیە گەرمیان و هەڵەبجە وای لێ دێ سعرەکان دادەبەزن بە شێوەیەک خەڵک دەتوانێت ڕۆی لە دابازی خەڵک دەتوانی بکرێتن و بە هەمان کاتیش لە حکوومەتیش یعنی ئێمە شارەوانیە پارێزگاکانن ئیدارە سەربەخۆکانن لە پەیوەنددارەکانی کەلیجانی تایبەتیان هەیە بۆ ئەم بابەتە مەجالسی شارەوانیە بەردەوام کاریگەری سەرەوە دروست دەکەن کە پرۆژەی لەو شێوەیە مۆڵەتی پێ بدرێ هەتاکو خەڵکی گشتی بە عام بتوانێت ئەم یەکە نیشتە جێبوونانە بکرێت. پرۆژەیەکی یەکجار زۆر هەیە بەڵام ئەو پرۆژانەی کە هەن تاپۆ نەکراون بۆ تاپۆکردنی و یەکانی نیشتە جێبوون بەرنامەتان چییە؟ لە دوایین بڕیاری ئەنجومەنی باڵای بەرهێنان جەنابی سەرۆک وەزیران ڕەزامەندیدا لەسەر ئەوەی زۆربەی هەرە زۆریان هەموو پرۆژەکانی نیشتە جێبوون لە هەرێمی کوردستان بڕیاری تەملیکیان بۆ دەربچێ بۆ ئەی لە هەر لە قۆناغێکدا بن ئەو یەکەی نیشتە جێبوونانە بەسەر هاوڵاتیان تاپۆ بکرێن هەم حکوومەت تێیدا قازانج دەکات لەوەی ڕسوماتی خۆی وەردەگرێ هەم هاوڵاتیش دڵنیا دەبێت کە خانوویەکەی یان شوقەکەی بەناوی خۆیەتی و سەرادەکەی بەناوی خۆیەتی هەم ئەو تەسیرە خراپەی کە عقارات و شەریکات لەسەر بابەتی گۆڕینی سەرەدەکان و گۆڕینی عقدەکان هەیە کەم دەبێتەوە نامینێتن و تەنزیمێکی باشتریش بۆ ئەم بازارە دەکرێتن کە ئەو وەختەی لە جیاتی ئەوی تو شوقەیەک بە عقد بفرۆشی شوقەیەک بە سەرەد دەفرۆشی کە قیمەتە اقتصادیەکەی قیمەتە قانونیەکەی بە دڵنیایی زیاترە پرۆسەی تەملیککردن دەست پێکراوە طبعاً لە ماوەی ڕابردوش هەر بەردەوام بۆ بەڵام ئێستا بە فراوانتر دەست پێ دەکە بە بڕیاری جەنابی سەرۆک وەزیران و لە قۆناغی داهاتوودا هەوڵ دەدرێ لە ماوەیەکی زۆر نزیکدا ئەم بابەتە جێبەجێ بکرێت هەر لە کوبنەوەی ئەنجومەنی باڵای بەرهێناندا جەنابی وەزیری شارەوانی پێشنیارێکی کرد بوو ئاسانترکردنی ڕێککارەکانی ئیفراز و تەوحید و دواتر تاپۆکردنی یەکەکانی نیشتە جێبوون لەوێش ڕەزامەندی لەسەر ئەو ئالیەتە نوێیە درا کە ئاسانکاریەک یەکجار زۆر دەکرێتن لەلایەن حکوومەتەوە بۆ تەسجیلکردنی یەکەکان بە شێوەیە کە لە مدەی ئەگەر پێشتر ساڵێکی ویستی بێ بوو تاپۆکردن ئێستا دێتە خوار بوو حدودی بینی 15 تا 20 ڕۆژ ئەم بابەتە زۆر زۆر تەسیر لەسەر تەسجیلکردنی ئەم یەکانە دەکاتن لە داهاتوو. مدەیەکتان دیاری کردووە کەی ئەم پرۆسەیە کۆتایی پێدێ؟ مدەیەکی دیاریکراو هەیە کە یعنی نابی سەقفەکەی لە 30 ڕۆژ زیاتر بێ بەڵام هەوڵ دەدرێ ئەکیت یعنی ئیجراعاتی پێویستە کە لە حدودی ئەو مدەیە ئیشەکان تەواو بکرێت. ئەگەر لە پێشوودا بەشێکی زۆر لە چینی ناوەند و هەژاران بێبەش بوو بن لە کڕینی یەکەکانی نیشتە جێبوون بەهۆی بەرزی نرخی ئەو یەکانە بەڵام لە ئێستادا وەکو بەرپرسانە دەستەوە بەرهێنان و حکوومەتی هەرێمی کوردستان باسییان لێوە کرد داهاتوو بۆ بەرژەوەندی ئەوانە واتە نرخەکان بەرەو دابەزین دەڕوە لەگەڵ ئەوەشدا هەموو ئەو پرۆژانەی کە لە ڕابردوو کاریان وەستا بوو لە ئێستاش هەندێک لە پرۆژەکان کێشەیان هەیە ئەوە لە داهاتوو تەواوی ئەو کێشانە چارەسەر دەکرێ و مافی هاوڵاتیانش بۆ خاوەن ماف دەگەڕێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.